داستانی کۆڕێ لە سەروبەندی شکستی ڕاپەڕین و سەرەتای کۆڕەوە مەزنەکەی 1990 گەلەکەماندا سوپای ڕژێمی باعەس دووبارە شارەکانی کوردستانی داگیر کردەوە. لە شارەدەی کۆڕێ هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بەرگریەکی قارەمانانەیان کرد و دوو شەهیدیان بەخشی بە خاکی کوردستان. لە بەرنامەیەکی دۆکیۆمنتیدا ماجەرای ئەو داستانە دەخەینە ڕوو. ئەمە ئەو دەمی نەمان دەزان حکومە دوا بەڕێکەت دەهاتە خوارد لەبەرەوەی لۆفە بوو هیچ دیار نەبوو کە هاتینەمە مەجموعەک بووین یەکەمین دەبابە کە سەری لە لۆفەی یەکەمی ناو کۆڕێکە دێ سەری دەرکرد کاک حەسەنی هەڵەبجەی میێوان بوو لامان ئاربیجی پێبوو حەقەتەن لە جادەی خۆی هاویشتە خوارد جادەی ئەو کاتەوە کوێستا نەبوو جادەکە تەنیشتەکەی کەند بوو و ئاویشی پێدا دەڕۆی چڕ و پڕی داری زۆر لێبوو. کاک حەسەن یەک گولەی ئاربیجی وەشان لە یەکەمین دەبابەیدا. یەکەم کەس بوو دەتوانم بڵێم بە سترێلای لە دەبابەیدا کە دەبابەی یەکەم وەک دەڵێ شکستی هێنا و گڕی گەر هەڵبەتە لە دەبابەکانی خوارێژدرا لە سەرچیای لە هەموو لای ڕا ئیتر قافلەی سەربازی ڕاوەستا کە ڕاوەستا لە هەموو لای ڕالێدرا ئێمەش ئەلێرە هجووممان کرد پێ بە پێچوین هەتا دەربەندی کۆڕێ. کەلێرە تۆمارکراوە بۆ هۆی ئەوەی کە بەعەس لوتی بشکێ و ئامادەی دەربڕی کە دانوستان کە مفاوازەت لەگەڵ کورد بکە بەڕاستی بەشێکی زۆری هۆکارەکەی ئەم دەربەندی کۆڕێ بوو کە بەعەس خراپ تێشکە کە هاتن تقریبا نازام ژمارەیان چەندە بوو بڵێن بەس 50 نەفەریان لێ کوژرا لەدەو ئەو شوێنی ئەو دوکانانە بڵێن لێوەندەر هەمووان خستنە سەریەک جەنازەکان هەمووش دیارە بڵێن تاڵانیان کرد بوو گوتیان ئەو قواتەی عەسکەریە کە هاتووە لە منطقەی زاخۆ دوهۆک بووە شتی کەمالیاتی ئافرەتان و شتیوایان زۆر پێ بوو یعنی بڵێن ئەوها دیارە تاڵانی شتیان کردووە لەو شار و شتانە. ڕاستیەکەی ئێمە پێویستە کە ئەم مێژووە کە باز دەکرێت وەکو سەروەری نیشتیمانی و نەتەوەیی تەماشای بکەین نەک وەکو شتی حیزبی مامەڵی لەگەڵدا بکەین یەک دوو هەر کەس باسی دەکات بە ئینسافەوە ڕۆڵی هیچ کەس ویلایەنێک نادیدە نەگرێ و باسی بکە.